بسم الله الرحمن الرحيم. الحمد لله. سرتا زور سپاسی ئەو بەڕێزانەکەم کە بە پرۆژەی بەهای فەرموودە هەڵەستن چەندین قۆناغی تا ئێستا لە کوردستان بەڕێوەچووە. بەڕاستی پرۆژەیەکی زۆر جوانە، گرنگیدان بە فەرموودەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ، گرنگیدان بە ئیقتیداکردن بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. بەڕاستی سوودێکی زۆری هەیە ئەم فەرموودانە بۆ ژیانی تەواوی چینەکانی کۆمەڵگا، بە تایبەتی ئافرەتان. الحەمدولله توانیمان فەرموودەکان لەبەر بکەین بە ئیزنی خوا. الحەمدولله. و فەرموودەکان سوودی زۆریان هەبوو. ئەگەر لە سوودێکی تەمەشاوە بکەین، سوودی ئەوەی ئەمە هەر جارە ئەو فەرموودانەمان ئەخوێن ئەمان قال رسول الله صلى الله عليه وسلم، واتە لەگەڵ خوێندنەوەی هەر فەرموودەیەک سەڵاواتمان لێ ئەدا. ئەوەش خۆی لە خۆیدا گەورەی فەرموودەکان و پرۆژەکە دەرەخات. خی گەورە پاداشتی ڕێکخرانی پرۆژەکە بداتەوە. هیوادارم خەڵکی کوردستان بەگشتی بە هەموو چین و توێژەکانی بێنە پێشەوە لەم پرۆژانە بەشداری بکەن. بەڕاستی ئێمەی موسڵمان پێویست لەم پرۆژانە بەشداری بکەین. خەڵکی دیکە پرۆژەی لەوانەیە پرۆژەیەکی وای نەبی، شتێکی وایان نەبی، بەڵام بەو پڕی حەماسەوە بەشداری لە پرۆژەکانیان، بەشداری لەو شتانەکەن کە هیچ سوودی نەلۆ دنیایان لەلۆ کۆتایی دوای ڕۆژیان نابی. بەڵام ئێمە ئەم فەرموودانە کە سوودی دنیا و قیامەتی هەیە پێویستە بەشداری بکەین لە برەوەی پەیامی ئێمە بۆ خەڵکی کوردستان تەواوی ئەمەیە. سوپاستان دەکەین.